شیاوتر بە باشتر گونجاوتر دەبینین یەکەتی نیشتیمانی کوردستان سەرۆکاتی پەرلەمان وەربگریت یان یەکگرتووی ئیسلامی کوردستان. پارتی لە سەرەتای ئەمە هەفتەیە بەم لێدوانە ڕاز و نیازی دڵی خۆی سەبارەت بە پۆستی سەرۆکی پەرلەمان خستە ڕوو. بەڵام وا دیارە ئەم پێشنیازە هەروە لە چوارچێوەی قسەدا دەمێنێتەوە چونکە یەکێتی و یەکگرتوو ئامادەنین پشکۆیەکی وە بەدەست هەڵبگرێن. لە میانەدا بزوتنەوەی گۆڕان سوورە لە سەرمانەوەی پەرلەمان لە دەستی خۆیاندا چونکە ئەوە بە حەقێکی سیاسی و بەرکەوتەی هەڵبژاردننی خۆیان دەزانن. ئێمە دەستبەرداری پۆستەکە و استحقاقی انتخابیە دەستبەرداری ئەو پۆستە نابین بەڵام لە پەیامەکەی کاک مسعودش باس دەوە کرا کە گۆڕانکاری بکرێت لە ئەو گۆڕانکاریانە لە هەرسی سەرۆکاتێکە بکرێت. ئێمە ڕای بزوتنەوەی گۆڕان ئەوەیە کە بە یەک پاکێت گۆڕانکاریەکان بکرێ و ئامادەی گفتوگۆکان گۆڕانکاری لێ بکرێ بۆ ئەوەی کە بگەڕێتەوە بزوتنەوەی گۆڕان. ناوبەناو دەوترێ کە یەکێتی و پارتی ڕێک کەوتون لەسەر ئەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان بدرێ بە یەکێتی. بۆ ئەمە پارتی لاری نییە بەڵام ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێ ئەو قسانە دەنگۆی بێبنەمان و یەکێتی نایەوێ هاوسەنجی هێز لەسەر دەستی ئەوان تێک بچێ. یەکێتی سەرۆکی پەرلەمانی وەرگرتوێ داوای کردوێ پێی درابێ ئەمە ڕاست نییە. ڕێکەوتنەکە دەبێ نەوعێک لە تەوازونی تدابێت چونکە خاڵی یەکەمی گفتوگۆی ئێمە لەگەڵ پارتی لەسەر ئەساسی بوونی هاوسەنگیە. گۆڕان و یەکێتی و گرتو و پارتی و غەیری ئەوانە دەبی هەوڵی ئەو کارتانەی هەنتێکەلی کەینەوە بەرابەرشی کەینەوە بە شێوەیەک کە هاوسەنگی تەمین بکە. هەرچی یەکگرتووی ئیسلامی کوردستانە کە پارتی پێشنیازی بۆ کردووە کاندیدێکیان هەبێت تا بیخەنە سەر کورسی سەرۆکی پەرلەمان لەسەر زاری ئەندامێکی ئەنجومەنی جێبەجێکردنەوە ڕای دەگەیەنێ نایانەوێ هیچ کام لە حیزبەکان بخرێنە دەرەوەی یاریە سیاسیەکانەوە ئەوە کورسی سەرۆکی پەرلەمانیشیان بەو جۆرە ناوێ. تا ئێستان بڕیارە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان نەدراوە کە ئێمە وەری بگرین یاخۆ ڕەتی بکەینەوە ئەوانی کە باسم کردن وەکو هێڵی گشتی وەکو مەبادێ. ئەوە لای استراتیژێکی نەگۆڕا کە هیچ پشتێک وەرناگرێت لەسەر حسابی هێزەکانی دی و تا ئەوکو ئێستا چەند جارێکیش ئەو داوایمان لێکرا کە ئێمە وەزیرەکانی گۆڕان شوێنەکانیان پڕ بکەینەوە و دوو جاریش داوامان لێکراوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڵام ئێمە ڕەتمان کردوتەوە بەدەر لە تەوافق و سازانی نیشتیمانی پێمان وایە ئەو پرۆسێ سەر ناگرێت. ڕێبەرکاکەی یەنارتی هەولێر.